لەمە دوا ئەوە نەما بەدڵی خۆت لافتە لە نێو سنتەری شاری سۆران هەڵبواسی. من ئەمەوێت دیمەنەکانتان نیشان بدەم. ئەم شاشەی کە لە نێو سنتەری شاری سۆران دانراوە بۆ ئەوە دانراوەکەوە لە ئەو ڕۆژانەی کە لە نێو شاری سۆران ئەو کەسانێک کە کۆز دەکەن لە ڕێگەی ئەم ژمارەی کە دانراوە وێنەی لافتەکانیان بۆ سەرۆکایەتی شارەوانی سۆران دەرێنن و ئەوانیش ڕۆژانە هەر چەندە قەجارێک لافتەکەیان دێتە سەر شاشەی سۆران تاوەکو خەڵکی شاری سۆران بزانێت کە ئەم کەسانە ئەمڕۆ لە شاری سۆران پرسیان هەیە. پێشتر ئەو فلکەی کە لە پشتی ئەو شاشەیە هەیە چەندەها لافتەی جۆراوجۆری ڕۆژانە لێ ئەدرا بەمەبەستەوە یەک ئاماژەم پێدا کە ئەم بنەماڵەیەکەوە تازە دیارن و پرسیان هەیە. بەڵام لە ئێستادا ئەم شاشەی کە دانراوە بۆ ئەوە دانراوە کە چیتر ئەم لافتانە بەم شێوازە بۆ ئەوەی بتوان سیمایەکی جوانتر بە سنتەری شاری سۆران بدەن ڕێگە بگرن لەوەیکەوە ئەم لافتانە هەڵبواسرێن. واجگە لە لافتەکانیش ئەو فلێکسانێکەوە بەستی ڕیکلام و ئەم جۆرە بابەتانە هەن ئەوانش قەدەغە کراون چیتر ناتواندرێت لە فلکەی شاری سۆران کە فلکەی نێو بازاری پێگوترێت لافتە و فلێکس هەڵبواسرێت بەمەبەستەوە یەک ئاماژە پێدا تاوەکو بتوانن سیمایەکی جوانتر بە سنتەری شاری سۆران ببەخشن. هەروەها ئەم شاشەی کە دانراوە لە دوێنێ کە سینۆ بوو دەست بەکار بووە و ڕۆژانە هەر پێنج خولەک جارێک ئەو کەسانی کە پرسیان هەیە وێنەکانیان دێتە سەر شاشە و خەڵکی سۆران لێرەوە کە گوزەر ئەکەن لافتەکە ئەبین و ئەزانکەوە ئەمڕۆ لە شاری سۆران چەند پرسە هەیە.